لە ئۆلۆمپیاتی پیۆنگچانگدا کۆریای باکوور و باشوور لەژێر ئاڵایەکی تایبەتی یەکگرتوودا لە میانەی ڕێوڕسمیکردنەوەی ئۆلۆمپیەکەدا پێکەوە دەڕۆن. هەروەها تیمێکی هاوبەشی هۆکی سەرسەهۆڵی خانمانیش بەڕێوە دەچێت. هاوکات گروپێک لە خانمانی کۆریای باکوور بۆ هاندانی گەمەکاران ئەوەی بە سوپای جوانان دەناسرێت ئامادەن بۆ هاوکاریکردنی وەرزشوانانی هەردوو کۆریا. سەرۆکی کۆریای باشوور مون جێئین ئەم هاوکاریە هاوبەشەی ئۆلۆمپی نێوان هەردوو کۆریا بە بەشێک لە دەست پێشخەری دیپلۆماتی سنووری دەبینێت کە بە مەبەستی چارەسەرکردنی ئاشتیانەی کێشەی چەقبەستووی پرۆگرامی ئەتۆمی کۆریای باکوورە. دەبێت کۆریای باکوور ڕاکێشینە نێو دیالۆگی چەکداماڵینی ئەتۆمیەوە هەروەها باشکردنی پەیوەندیەکانی نێوان هەردوو لامان. لەلایەنی ترەوە لە کۆریای باشوور هەتا دێت دژایەتیکردنی بەشداریکردنی سەرۆکی وڵات لە ئۆلۆمپی هاوبەشدا ڕووی لە هەڵکشانە. کۆنەپارێزان لە کۆریای باشوور ئەم بەشداریە بە سازشکردنێکی یەکلایەنەی وڵاتەکەیان بۆ کۆریای باکووری سەرکوتکار تێیدەڕوانن. هاوکات وڵاتە گرتوەکانی ئەمریکاش هاریکاری لە ئۆلۆمپی کۆریای باکووردا بە هەوڵێک دەبینێت بۆ ئەوەی کۆریای باکوور لە شێوازی هەڕەشە ئامێزی خۆی باش بکات و هەروەها پشتیوانی نێونەتەوەیش بۆ گەمارۆ توندەکانی سەر پیۆنگیانگ لاواز بکات. بە بڕوای من ئەمە بۆ سەرقاڵکردنە و مەبەستی کۆریای باکوور لەم کارە ئەوەیە کە هەمیشە کردوێتی کاتێک مەسەلەکان تاودەسەنن ئەو کاتە دێتە دەنگ. دۆناڵد ترەمپی سەرۆکی وڵاتە گرتوەکانی ئەمریکا جەختی لەسەر ڕێبازێکی ئەو پەریتوند لەسەر کۆریای باکوور کردووە و هەروەها گەماروی ئابووری تونتر و تەنانەت کردەی لەشکریش. ئەمەش لە پێناو ڕاگررتنی پیانگیانگا لە بەرەمهێنانی موشکی ئەتۆمی مەودا درێژ کە دەتوانێت ئەمریکا بکاتە ئامانج. ئێمە ڕاستی ئەو مەسەلەیەمان بۆ دەردەکەوێت بەڵام بڕوامان وایە گەمەکانی ئۆلۆمپی زۆر بە جوانی بەڕێوە دەچن بەڵام دوای ئەوە چێ دەزانێت چی دەبێت. هەڵبەت ئەوەشمان بەم زوانە بۆ ئاشکرا دەبێت. بەهۆی ئەم ئۆلۆمپیا هاوبەشی هەردوو کۆریاوە وڵاتە گرتوەکانی ئەمریکا مانۆرە هاوبەشە سەربازیەکانی لەگەڵ کۆریای باشوور ڕاگرتووە بەڵام ئاماژەی ئەوە هەن کە دوای ئۆلۆمپیەکە دەست بە مانۆرەکە دەکەنەوە. ئەمە شوێڕای ئەوەی کۆریای باکوور داوای ڕاگررتنی مانۆرەکەی بۆ ماوەیەکی درێژتر کردووە لە پێناو بە گوتەی پیانگیانگ هاوکاریکردنی لە باشکردنی پەیوەندیەکانی نێوانیان لەگەڵ کۆریای باشوور. لە واشنگتن قسەی زیاتر دەکرێت لەسەر لێدانێکی لەشکری سنووردار وەک کاردانەوەک لە بەرامبەر هەر کارێکی وروژێنەری دیکەی کۆریای باکوور لە ئایندەدا. ئەمەش وێڕای مەترسی ئەوەی ئەم لێدانە لەشکریە سنوورداری ئەمریکا لە دژی کۆریای باکوور ببێتە مای بەرپابوونی شەڕێکی کوشندە لە هەرێمەکەدا.